حەوت ساڵ بەسەر کۆمەڵکوژی سپایکەر لەلایەن چەکدارانی داعش تێپەڕ دەبێت تا ئێستاش ئەو کەسانی لەو ڕووداوە کەم تەرخەم بوون نەدراونەتە دادگا لەگەڵ ئەوەش چارەنووسی بەشێکی زۆر لە بێسەروشوێنان کراوانی کۆمەڵکوژیەکە ئاشکرا نەکراوە. لە 12 حوزەیرانی ساڵی 2014 زیاتر لە 2000 قوتابی و سەربازی سەربازگەی سپایکەر کە بەشی زۆریان شیعەمەسە بوون لەلایەن چەکدارانی داعشەوە بە دیلی گولەباران کران و کوژران. ئەو کۆمەڵکوژیە با گەورەترین و خوێناویترین کۆمەڵکوژی چەکدارانی داعش لە ماوەی دەسەڵاتیان لە سووریا و عێراق دادەنرێت. قوربانیانی کۆمەڵکوژیەکە قوتابی ئەکادیمی سەربازی و سەربازی خۆبەخش بوون. سەرجەمیان دوای بەدیلگرتنیان لەلایەن چەکدارانی داعشەوە با کۆمەڵ کوژران و لە چەند ناوچەیە کرانە ژێرخۆڵەوە. کۆمەڵکوژیەکە 2 ڕۆژ دوای کۆنتڕۆڵکردنی شاری مووسڵ ئەنجامدرا کاتێک سوپای عێراق بە تەواوی هەرسیە نابوو. سەرجەم چەک و تەقەمەنەکانیان بێ ڕوبەڕووبوونەوە بۆ چەکدارانی داعش گیان هێشت. بنکەی سپایکەر دەکەوێتە پارێزگای سەلاحەدین پێش کۆمەڵکوژیەکە مەزەندە دەکرێت 2200 سەربازی خۆبەخشی هێزی ئاسمانی عێراقی تێدا بوو بێت. بە پێی زانیاریەکان تا ئێستا 600 کەس لە قوربانیانی کۆمەڵکوژیەکەی بنکەی سپایکەر بێسەروشوێن و چارەنووسیان نادیارە. لەگەڵ ئەوەشدا 1400 تەرمی دۆزراونەتەوە بەڵام 200یان هێشتا ڕادستی کەسوکارەکانیان نەکراوەتەوە. موعین کازمی سەرکردەی حەشتی شەعبی لەو بارەیەوە ڕایگەیاندووە دوای کۆنتڕۆڵکردنەوەی بنکەی سپایکەر لە 2015دا تەرمی 1200 کەس لە قوربانیانی کۆمەڵکوژیەکە دۆزراونەتەوە و جگە لەوەش هێشتان تەرمی 200 کەسی دیکە لە بەشی پزیشکی دادوەریدان و ڕادستی کەسوکارەکانیان نەکراونەتەوە. ئەو سەرکردەی حەشتی شەعبی ئاشکرای کردووە کە تا ئێستا 600 کەس لە قوربانیانی کۆمەڵکوژی سپایکەر بێسەروشوێن و چارەنووسیان نادیارە و داواشی کردووە کە ئەنجامدەرانی کۆمەڵکوژیەکەی بنکەی سپایکەر بدرێن بە دادگا بۆ ئەوەی سزای تون بدرێن. تا ئێستا ژمارەیەک لە سەرکردەکانی داعش کە بەرپرس بوون لە ئەنجامدانی ئەو کۆمەڵکوژیە دەستگیر کراون. پێشتریش لە 21 ئابی 2016دا وەزارەتی دادی عێراق ڕایگەیاند بوو کە 36 تاوانباری کۆمەڵکوژیەکەی سپایکەر لە گرتوخانی ناسریە لە سێدارە دراون. ساڵانە لە ساڵیادی کۆمەڵکوژیەکەدا ژمارەیەک چالاکی بۆ یادی قوربانیانی ئەو کۆمەڵکوژیە ئەنجام دەدرێن. لەو چوارچێوەیەدا بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە تویتێکدا نووسیوێتی دەبێت سەرکەوتنی یەکجارەکی بەسەر تیرۆریستاندا بەدی بێت و دەوڵەتیش بەهێزتر بێت بۆ ئەوی بتوانێت هاوڵاتیانی خۆی بپارێزێت و ڕێگەیش نەدات کارەساتی هاوشێوەی کارەساتی سپایکەر دووبارە بێتەوە. هەرچەندە حکوومەتی عێراق و ئەنجومەنی نوێنەران لیژنەی تایبەتمەندیان بۆ بەدواداچوون و لە دیاریکردنی کەمتەرخەمەکانی ڕوودانی ئەو کۆمەڵکوژیە پێکێناوە بەڵام هێشتا هیچ بەرپرسێکی عێراقی لەسەر ئەو پرسە سزا نەدراوە.